بەڵام لە هەمویان کاریگەرتر تەمەن درێژتر ئامڕازی هێزی نەرمە. لە ناو هێزی نەرمیشدا وشە و وێنە و دەنگ کاریگەرترینن. لەم ڕۆژەوە ئێمە وەک کورد خاوەنی ئەدەبیات و دەقی زیندوین و وێنە و دەنگی تایبەت بە خۆمانین. بەڵام کێشەی ئێمە ئەوەیە وەک پێویست نەمانتوانیوە یان هەوڵی جددیمان نەداوە بۆ وەرگێڕانی وشەی کوردی بۆ سەر زمانە زیند و کاریگەرەکانی دنیا. بێگومان لەم ڕۆوە هەوڵی تاکەکەسی و دامەزراوەیش هەیە و وەزارەتی ڕۆشنبیریش پێشوەختە کاری لەسەر ئەم دۆسیەیە کردووە. بەڵام بە دەنگەوە هاتنەکان لەسەر لە ئاستی خواستی وەزارەتی ڕۆشنبیری و ئەنجومەنی وەزارەتەکەمانان نەبووە. بۆیە پێشنیار دەکەین لەو دانیشتنە تایبەتەی ئەنجومەنی وەزیراندا کە تەمەنای دەکەین بڕیار لەسەر تایبەتکردنی بودجەیەکی گونجاو و شایستە بدرێت بۆ وەرگێڕانی نووسین و شاکارە ئەدەبیە دێرین و نوێکانی کوردی بۆ سەر زمانە زیندوەکان. ئاوکات پرۆژە یاسایەکیش لەم بارەیەوە ئاڕاستەی پەرلەمانی کوردستان بکرێت و هەمووان پێکەوە لەم پرۆژە چارەنووسسازەدا بەشدار بین کە بوونمان بە بەهێزی لە یادەوەری دنیادا مسۆگەرەکات. چونکە ئەوەی بەڵگەنەویستە بوون و بەهێزی و لاوازی هەر نەتەوەیەک یەکسانە بەڕادەی بوونی لە یادەوەری دنیادا. جارێکی تریش تەمەنا دەکەین پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و هەمووان پێکەوە پرۆژەی بە باڵیۆزکردنی وشە و وێنە و هونەری کوردی سەر پێ بخەین و ئەو شانازیانەتەوەیە مێژوویە بۆ خۆمان تۆمار بکەین. لە کۆتاییدا لە پێویستی ئەزانم سپاسی هەموو توێژەر و شاعرە بەڕێزە بەشدار بۆکان بکەم و دەستی ماندووبوونی سەرجەمەندامانی لیژنەی سەرپەرشتی و بەڕێوەبردننی فیستیڤاڵ و هەموو ئەوانە بکوشم کە لە سەرخستنی ئەم فیستیڤاڵەدا بەشدار بوون. دووبارە بەخێر هاتن و شاد و کامەران بن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکومەتی هەرێمی کوردستان، بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان لیژنەی سەرپەرشتیار و بەڕێوەبردننی یەکەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب دەستێمانی ئامادەکار و ئامادەبوانی بەڕێز خانەخوێکانی ئەدەب و هونەر و کەلتور و فەرهەنگ ڕۆحە زیندۆکەی نیشتیمان ئەو خوێنە پاکەی بەردەوام ئەجوڵێەوە ئەم میلەتە بە درێژایی مێژووی هەزاران ساڵ کە هەوڵی جینۆسایدکردن و ئیکۆسایدکردن و بایۆسایدکردن کراوەتەوە، بەڵام ماوەتەوە ئەمڕۆی لە هەموو ڕۆژێک
بەهێزترە لەگەڵ ئەوەی ئەمڕۆی لە هەموو ڕۆژێک پڕ مەترسیدارتر و هەڕەشە ئامێزترە، بەڵام بەردەوام کوڕی ڕۆژی تەنگانەی خۆی بووە، کوڕ بە مەعنا جەندەریەکەی ناڵێن بەوەی کە ئینسانی بەرەنگار بوونەوە و بەگژا چوونەوە و پاراستنی کەلتور و ڕەسەنایەتی و قوڵایی مێژووی نەک خۆی بەڵکو تەواوی مرۆڤایەتی بووە. بە ناوی پارێزگای سلێمانیەوە بە خێراتنی هەمووتانەکەم بۆ شاری سلێمانی، ئەو شاری کە هەر لە سەرەتاوە بۆ پایتەختی دەوڵەتی کوردی، بۆ پایتەختی مێرنشینەکانی کوردستان، بۆ پایتەختی کوردایەتی و کەلتور و فکر و ئەدەب و ڕۆشنبیری و هونەر دروست بووە. ئەو شارەی کە ئێستا پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانە بە ڕەسمی و بۆ شاری داهێنەری ئەدەبیە لە یونسکۆ و یەکێکە لەو شارانەی کە هەموو جیهان ئێستا دەزانێ و دەیناسێت کە لەکوێیە چیەکە. ئەویش سەروەریەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو بەرهەموو ڕابردوو کەلتور و سامان و میراتە بە نرخ و گەوهەر و زێڕین و دێرینەی کە ئێوەی بەڕێز و وەچەکانمان لە ئێستا و ئایندەیە باپیرانمان لە ڕابردووە نووسیویانەتەوە هەڵیان گرتووە کە سامانێکە جێی ئەوەیە هەمومان شانازی پێ بکەین. پڕ بەدڵ بە خێراتنی هەموو لایەکتانەکەم. پیرۆزبایی و هێزانین و پشتیوانی خۆمان بۆ ئەم فستیڤاڵە و کارەکانی وەزارەتی ڕۆشنبیری لاوان دەرەبڕین. پیرۆزباییمان بۆ ئەوەی ئەمە کارێکی زۆر زۆر گرنگ و بە تایبەتی بۆ ئێمە و شاری داهێنەری ئەدەب لە یونسکۆ کە دەبوو لە 4 ساڵی تەمەنی نازناوەکەمانە فستیڤاڵێکی نێودەوڵەتی ئەدەب بکرێت. بە سوپاسەوە بۆ برای بەڕێزم کاکە حەمە سەعید کە ئەو دەست پێشکەریەی کرد و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی کە هەمویان بەیەکەوە هەموو ستافەکەیان لە بەڕێوەبەرایەتیەکەوە تا نووسینگەی تایبەتی بەڕێز وەزیری ڕۆشنبیری هاوکارێکی زۆر گەورە و گران بوون لە پشتمانەوە بۆی ئەم کارە سەرکەوێت. بۆ سپاس بۆ بەڕێز وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان کە لەم دۆخە قەیرانایی و نەبوون و داراییەدا توانیان بڕێکی زۆر کەم لەوەی کە ئەبوو لە جیاتی بوارەکانی تر بۆم بوارە خەرج کرێ خەرجیان کرد. بەڵام من دڵنیام کارە گەورەکان تەنیا بە پارە ناکرێن، بەڵکو بە ئیرادە و بە بیر و بە بڕوا و بە باوەڕەکرێن، بە تێکۆشان و بە بەیەکەوە بوون و بە کاری هاوبەشەکرێن. و ئەم فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبی سلێمانی نمونەیەکی بچووشی ئەو کارانەیە کە ئیسەلمێنێ هەموو کارەکان بودجیان پێویست نییە، بەڵکو بڕیار و ئیرادەی هاوبەشیان پێویستە. پشتیوانین بۆ هەموو کارەکانی وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر و هەموو دام و دەستگا ڕۆشنبیریەکان و ڕۆشنبیران بەبێ جیاوازی لە هەموو بوارە ئەدەبی و هونەری و کەلتوریەکان کە خۆیان شایەتی ئەو ڕاستیان لە 4 ساڵی ڕابردووە وەکو پارێزگای سلێمانی بەبێ ئەوەی هیچ بودجەیەک لە بەردەستی ئێمەیا بوو بێت بە پشتیوانی خەڵکی پارێزگاکەمان بە دڵسۆزی و بەرهەمەکانی ئەوان وەکەرتی تایبەتی نیشتیمانی توانیمانە کاری گەورە بکەین. و لە هەمان کاتا پێزانینی زۆرمان هەیە بۆ ئەم هەوڵانە کە توانیان لە کۆتایی ئەم ساڵەیە ساڵی 2021 کە من لەلایەکەوە پیرۆزبایی ساڵی نوێ لە هەمووتانەکەم و لە هەموو خەڵکی جیهانەکەم لە هەمان کاتا ئومێدەکەم ساڵی 2021 لەگەڵ خۆیان هەموو نەهامەتی و نەبوونی بێدەرەتانیەکانی بردبێ شەڕ و ئاشوب و لەلانەکانی کۆتایی پێهێنابێ ئەم یادە ئەکەینەوە. ئێمە لە کاتێکە ئەم فستیڤاڵەکەین کە لە بەردەم ژیانی ساردبووە و دڵی شکاوی هاونیشتیمانیەکانمان کە پەناهەندەی سوورەکانی وڵاتان بوون و ڕۆژانە جستەکانیمان وەکو پەپولە تەڕەکانی دەربەندی پەپولە پێ ئەگاتەوە ڕاوەستاوی لە ڕۆژێکا کە لە بەردەم ڕوبەڕووبوونەوەی درنگدەترین هێزی تاریکپەرستی وەکو داعش و هاوشێوەکانی تا ئەمڕۆ خوێن لە جستەی سنووری نیشتیمانەکەمان دێ و لە بەردەم گیانی پیرۆزی شەهیدانی شەڕی دژی داعشە ڕاوەستاوین. لە بەردەم کارەساتە سروشتیەکان و خراپ ئیدارەدان و خراپ بەکارهێنانی دەسەڵات و پارە و حکومڕانیدا ڕاوەستاوین کە لافا و نەهامەتیەکان و ئەو بارەگوێخانەیە ناوەتەکایەوە کە تا ئێستا بە دیار بەشێک لە جستەی خنکاوانی لافاوەکەی هەولێر و بەشێک لە ونبوو بزرگۆکانی لافاوەکەی هەولێرەوە ڕاوەستاوین. ڕۆژانە لەسەر سنوورەکانی ئێمە بردومان هەیە لەلایەن دراوسێکانمانەوە دووبەرەکی و دەبەرەکی و بەریەکەوتن و شەڕ و ئاشوب و ڕێگنەکەوتن هەیە نەک تەنیا لە نێوان لایەنە سیاسەکان لە هەر ناولایەنێکی سیاسی خۆی بۆ خۆی لە ناو هەر ماڵێ لە ناو هەر باڵێ لە ناو هەر شوێنێ لە ناو هەر خانەیەک گۆشەیەک سوچێک
وەکو ئەمە بۆ کورد بڕابێتەوە کە نابێت دوو سەری لە مەنجەڵێکا بەیەکەوە بڵێ یا ناکرێت دوو گوڵی لە سەبەتەیەکە جێی بێتەوە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە بە سوپاسەوە بۆ بەڕێز وەزیری ڕۆشنبیری وەکو ئالانگاریەک بەگژاچوونەوەیەک بەرەنگاریەک بڕیاردراکان فیستیڤاڵە پێش تەواوبوونی ساڵ بکرێت، چونکە ئێمە بڕوامان بەوە هەیە کە ئەوە ئەدەبە، ئەوە هونەرە، ئەوە کەلتورە، ئەوە زانستە، ئەوە جوانیەکانن، ئەوە دنیا سەلیقە و دنیا ناسی و ڕامان و بینینەکانمانن، قوڵبوونەوەمانن بە شارستانیەتی و ئاسەوار و ڕابردوو مێژوومانە کە ئەتوانێت ئێمە بە زیندوێتی بێڵێتەوە. هەموو ئەوانەی من باسم کردن بەسم بۆی میلەتێک دەڕەگەوە هەڵبکێشن. بەڵام ئێمە لێرە ڕاوەستاوین باسی فیستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب بکەین، دوێنێ باسی فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلم و سینەمامان کرد لە سلێمانی، وە لە ئایندەیەکی نزیک دوێنێ لە کەرکووک باسی فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ کرا، و دوجار لە هەولێر کاری گەورەی نێودەوڵەتی کرا، لە دوهۆ کرا، و لە هەڵەبجە کرێ، لە گەرمیانە کرێ، لە ڕاپەڕینە کرێ بە پێی و بەرنامەیی کە هاوسەنگانە وەزارەتی ڕۆشنبیری دابەشی کردووە. ئەمە دەرخەری ئەو ڕاستیان ئەبێت تێ بگەینەوەی ئەوەی لەگەڵ ئەمانێڵێتەوە، ئەوەی بەردەوامیمان پێ هەیە، ئەوەی ئەتوانێت ڕۆحمان لەگەڵ خۆمان، لەگەڵ خەڵک، لەگەڵ خوا، لەگەڵ دەوروبەر، لەگەڵ گەردوون، لەگەڵ ڕابردوو، لەگەڵ ئێستا، لەگەڵ ئایندە ئاشکاتەوە. نە سیاسەتە، نە حیزبەکانن، نە ئابووریە، نە بازرگانەکانن، بەڵکو ئەدەب و هونەر و کەلتور و ڕۆشنبیری و فکرن کە ئەتوانن بمانگێنەوە بە یەکتری، و ئێمەش لێرەوە دەستمان پێ کردووە. ڕێم بدەن لە جیاتی هەمووتان زۆر بە خێرایی باسی سەرەتاکانی ئەم پرۆسەیە بکەم کە چۆن سلێمانی توانی لە ماوەیەکی زۆر پێوانەیی و کەمە جیا لە هەر شارێکی داهێنەری تری دنیا نازناوی داهێنەری ئەدەبی لە یونسکۆ وەربگرێت. سلێمانی لە سیوێکی دی 2019ەوە لەلایەن یونسکۆ نازناوی ئەندامێتی لە ناو تۆڕی 39 شاری داهێنەری ئەدەبی یونسکۆ پێبەخشراوە کە کۆی شارە داهێنەرەکانی دنیا لە ئێستا 246 شاری داهێنەرن لە یونسکۆ دابەش بوون بەسەر 7 بواری جیاجیایە کە بوارەکان ئەدەبە، مۆسیقایە، فیلمسازیە، دیزاینە، خواردنسازیە، هونەری میدیاییە، پیشە و هونەری فۆلکلۆریە. ئێمە لە ساڵی 2019 ئەو شاری داهێنەری ئەدەب و دەستە خوشکی ئێمە و بەشێک لە جەستەی ئێمە سنا کوردستان وەکو شاری داهێنەری مۆسیقا بەیەکەوە لە یونسکۆ وەرگیراین، و ساڵی ڕابردووش هەورامانی ئەودی و کە هەر هی کوردستانە دیسانەوە یەکێک لەو شارانەی بایەخ بە فۆلکلۆرەیە وەرگیراوە، و دەیان شاری تریش بەڕێوەیە بۆ ئەوەی بتوانین هەمان کار بکەین. ئەم نازناوە زادەی پێشخانی مێژوویی و ئێستایی دەوڵەمەندی ئەدەبیاتی شاری سلێمانی و کوردستانە، بە تایبەتی بە دەستپێشکەری هەردوو بەڕێزان خاتوو ماری لابرۆس و دەیڤید شوک لە ناوەندی کەشکۆڵ لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی، و پشگیری هەمەلایەنەی بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق و برای بەڕێزم کاکە حەمەی حەمە سەعید وەزیری ڕۆشنبیری و لاوان یاریمی کوردستان و ئێمە وەکو خزمەتکارێکی ئەم پرۆسەیە و بە پاڵپشتی بەڕێوبەری پێشووی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی برای بەڕێزم کاک بابەکر دڕەیی. ئەم هەوڵانە هەموو یەکخران بۆ ئەوەی کە بتوانین لەو کاتەیە سلێمانی وەکو شاری داهێنەری ئەدەب بتوانێت ئەم نازناوە وەربگرێت. لە 28 یانزەی 2019 بە بڕیاری ئێمە بۆردی باڵای ڕاوێژکاری بۆ ئەم نازناوە دروستکرا بە ئامادەبوونی نوێنەرانی بەڕێزان وەزیری ڕۆشنبیری و بە بەشداری ناوەندی کەشکۆڵ، دام و دەستگا زانکۆی و حکوومیەکانی سنووری پارێزگاکەمان و لایەنە پەیوەندیدارەکان، ناوەندی ئەدەبی و هونەری سەرەکیەکانی وەکو بنکەی ژین، بنکەی ئەدەبی و ڕووناکبیری گەلاوێژ، دەستگای سەردەم، ئینستیتوتی کەلەپوری کوردی، کوردۆلۆجی، کارگەی کولتور، پێکشێتی نووسەران، زانکۆی سلێمانی و دەستەبژێران و چەندین کەسی تری کە لە شوێنە جیاجیەکانەوە بە حکمی بەرهەم و پێگە و ئەزمون و زانست و شارەزاییان بەشداریان لەو وردەیە کرد. لە 15 دوای 2020دا لەلایەن ئێمەوە بۆ پشگیری دارایی خۆمان توانیمان بە فەرمی ئۆفیسی سلێمانی شاری ئەدەبی یونسکۆ لە سلێمانی بکەینەوە، و لەو کاتەوە هەتا ئێستا توانیوێتی لە 22 چالاکی نێودەوڵەتیە بەشداری بکە کە کەم پنتی دنیا هەیە سلێمانی بەشداری نەکرد بێ. ئەگەر بە بەرهەم بەشداری نەکرد بێ وەکو چاودێر و وەکو وەڵسەنجێنەر و وەکو ڕاوێژکار بەشداری پێکراوە لەلایەن شارە داهێنەرەکانی دنیاوە. ئێمە لە 4 ساڵی ڕابردووە بەڕێزان زیاتر لە 120 کتێبمان لەسەر ئەرکی خۆمان لە بوارە جیاجیەکانە چاپ کردووە. هیچ بوارێک نییە دەستمان بۆی نەبرد بێ و کارمان تیا نەکرد بێ.
شانازیەکەین بە خۆمانەوە کە لە پارێزگای سلێمانی کە هیچ بودجەیەک لە بەردەستانە بۆ تەنانەت بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانیش، بەڵام بایەخێکی گەورەمان بە کەلتور و ئەدەب و هونەر داوە، چونکە پێمان وا بووە ئەوە ڕۆحی ئێمە و ڕۆحی نیشتیمانەکەمان و ڕۆحی زیندوی شەهیدانمان و دنیابینینەوەکانمان بۆ ئایندە ئەتوانێ بپارێزێ. بۆیە لەم بوارانەیە لە بواری نووسین، چاپ و بڵاوکردنەوە، توێژینەوەی زانستی، بەرهەم و داهێنانە ئەدەبیەکان، مێژووی ئەدەب، ڕەخنەی ئەدەبی، تیۆرە ئەدەبیەکان، ئەدەبی بەراوردکاری، وەرگێڕان، توێژینەوە لە بوارە هونەریەکانی هونەریەکانی ترە. ئێمە بۆ یەکەم جار هاتوین کۆمەڵێک کتێب، بەڕاستی ئەوەنە زۆرن من لێرە ناتوانم ویستم بیان هێنم، بەڕاستی ئەم لایی هەمووی ئەگرت و ویستم ناویان بەرم، بەڕاستی هەستمە کرد غەدر لە هەنێکیانەکەین و دەرفەت نایێتەوە، بەڵام زۆر گرنگە کە ئێمە بۆ یەکەم جار ئەو بیبلیۆگرافیانەی لەسەر شانۆی کوردی کراون چاپمان کردووە، بەرهەمەکانی پیرەمێرد چاپمان کردووە و ئەو دریاساتانەی لەسەر بواری هونەر و مۆسیقا کراون کە تا ئێستا گۆرانی وتراوە، مۆسیقا لێدراوە. توێژینەوەکانی مامۆستا حەسەن زیرەک لەسەر مامۆستا حەسەن زیرەک کە زیاتر لە 1500 لاپەڕەیە، لەسەر مامۆستا حەمەد ساڵح دیلان، لەسەر مامۆستا کەریم کابان، لەسەر مامۆستا خالید سەرکار و لەسەر مامۆستا سەلاح ڕەوف و لەسەر مامۆستاکانی تری ژەگە کتێب بە توێژینەوەمان لەسەر چاپ نەکردبن لەلایەن توێژەرە بەڕێزەکانەوە، مامۆستا بەڕێزەکانەوە بە دڵنیاییەوە کاری ئەدەبی و هونەری و کاری هونەری گەورەمان بۆ کردوون و پشتیوانیمان کردوون و بەگشتی لە هەر چوار پارچەکە و لە ڕەوەندی کوردیش ئیشمان کردووە. بە ئەتوانم بڵێم پێنجەمیشی بخەمە سەر کە رووسیای سوورە و کوردستانی سوورە کە کارمان تیا کردووە. پەیوەندێکی زۆر بەهێزمان لەگەڵ ئینستیتوتی کورد لە مۆسکۆ، لە بەرلین، لە پاریس، لە لەندەن و لە هەموو شوێنەکانی تر دروست کردووە و سوپاس بۆ خواکاری پێکەوەی و هاوبەشمان هەیە. لە بواری دەستنووسەکان، کردنەوەی کتێبخانە، دابینکردنی کتێب، بڕیاردان لەسەرکردنەوەی دەلاقەی کتێب لە هەموو دام و دەستگاکانی کەرتی گشتی و کەرتی تایبەت کاری زۆر گەورەمان کردووە. سەدان کتێبمان پێشکەش بە کتێبخانە نێودەوڵەتیەکانی وەکو مانچستەر، نۆتینگهام، ئۆسلۆ، شارەوانیەکانی ئیتالیا، کۆریا، چین و هەموو باڵوێستخانە و کۆنسوڵخانەکان کردووە و دیاری ئێمە بۆ هەر میوانێکی بیانی کێت ئەم شاری سلێمانیەوە بەڕاستی کتێبە. کتێبیان ئەینێەوە و کتێبانەش بەو زمانە ئەیانینێ کە میوانەکە میوانداریمانەکات ئەڵمانی بوو بێ بە ئەڵمانی، فەڕەنسی بوو بێ بە فەڕەنسی. دەیان ڕۆمان و شعرمان ئێستا لە وەرگێڕانان لەسەر ئەرکی ئێمە بۆ فارسی، بۆ فەڕەنسی، بۆ چینی، بۆ ئینگلیزی، بۆ ئیسپانی کە بەرهەمی و شاکاری داهێنەرەکانی ئێمەن لە وێنەی مامۆستا شەرکۆبێکەس، حەزرەتی نالی، مەحوی، مامۆستا شێرزاد حەسەن، مامۆستا بەختیار عەلی، کاکە مامۆستا هیوا قادر و هەموو مامۆستاکانی تر کە بەشێکی زۆریان کتێبەکانیان تەواو بووە لە وێنەی مامۆستا عەبدولقادر سەعید کە لە پێشبڕکێی وڵاتانی کۆریاش بەشداری پێکراوە. لەو بەرهەمانەی تری کە وەکو کاکە هەڵۆی شەرکۆبێکەس نامەکانی بۆ باوکی نووسیوە و پشتیوانیمان کردووە بە زمانی کۆری و ئینگلیزی و کوردی لە یەک کاتا بڵاو بۆتەوە و بەشێکی زۆری لە بەردەستی ئێوەی خۆشەویستایە. ئەو کارانەی کردومانە لە 4 ساڵی ڕابردووە هیچ بوارێکی هونەری نەماوەتەوە، نەیگرێتەوە. هیچ کارێ لە 4 ساڵی ڕابردوو لە سلێمانی نەکراوە. ئەگەر لە ڕووی داراییەوە، لە ڕووی لۆجستیەوە پشتیوانی یەکەم و سەرەکی نەبوو بین، بە دڵنیاییەوە لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی یاساییەوە و لە ڕووی معنەویەوە و لە ڕووی میدیاییەوە پشتیوانێکی سەرەکی بووین و دوایی ئەو کارانەمان هەڵگرتووەتەوە و خستومانەتە تۆماری شارە داهێنەرەکانی دنیاوە و کارمان لەسەر کردوون. جێی خۆیەتی لە ئەمڕۆیە سوپاسێکی زۆری ئەو سەربازەونانە بکەین لە ژووری داهێنەری ئەدەبی یونسکۆ لە سلێمانی کە من پێم خۆشە لێرەیە ناوی ئەو خۆشەویستانە بەرم کە زۆر مەردانە کارەکانیانەکەن و کارەکانیان بەڕێوە بردووە و ئێستا زۆر بە خێرایی ناوی هەنێک لەو شار وڵاتانە خوێنمەوە کە ئێمە لە 4 ساڵ و 2 ساڵی ڕابردووە کاری هاوبەشی هونەری و ئەدەبی و کەلتوریمان لەگەڵا کردوون. ئەوانیش بەڕێزان شەماڵ ئەبوبەکر، خاتو شەیما وەسیم، سەروەر تەها و شادیار شۆڕش بوون. ئەمانە کە نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و نوێنەرایەتی پارێزگا و نوێنەرایەتی کەشکۆڵیان کردووە لەم ژوورەیە هەموو ئەرکەدارایەکیمان خستۆتە سەر خۆمان و تا ئێستا ئەو ژوورە 2 ساڵە بەردەوامە بە کەلوپەر و کەرەستەکەیەوە بەو هەموو ئیشانەی کردوێتی و بوو هەموو بەشداریە نێودەوڵەتیانەی کردوێتی بەبێ ئەوەی بچووکترین ئەرکی بۆ سەر حکوومەت دروست کرد بێ کارەکانی بەڕێوە بردووە پشتی بەخۆی بەستووە و توانیوێتی چەندین فەند وەربگرێ وەکو ئەو کارە هاوبەشەی لە ڕۆژی وەرگێڕانی جیهانیە شاری ئەدەبی یونسکۆ بڕیاریدا سلێمانی و مانچستەر لە سلێمانی بیکەنەوە و لەم هۆڵەیە بە ئامادەبوونی ئێوەی بەڕێز بەڕێوە چوو 2 دیوانی هاوبەش لە نێوان ئێمە و مانچستەرا بڵاو کرایەوە بە کوردی و بە ئینگلیزی چێ بەشێک لە دیوانی نالی گروپی کەشکۆڵوەریان جێڕابوو
بە پشتیوانی ئێمە بڵاو کرایەوە بەسەر هەموو خەڵکا و لێرە لە مانچستەر وەچی ئەو دیوانە هاوبەشەی 15 شاعیری ئێمە لە دێرین و زێڕینەکانەوە تا نەوەی نوێ لە ژنەوە تا پیا و لە گەنجەوە تا بەتەمەن و بە ئەزمونەکان بە هاوسەنگی هەمویانی تیابوون چ ئەوانەی ئێمە چ ئەوانەی وڵاتی بەریتانیا و لە یەک کاتا و لە یەک سەعاتا لە هەردوو وڵات بڵاو کرانەوە. کارەکانمان زۆرن ئەم شوێنە شوێنی بژاردننی چالاکیەکانمان بین، کارەکانمان بین چونکە ئەرکمانە خزمەتکاری وڵاتەکەمان بین مادەم پای ڕازی بووین پایتەختەکەمان شارەکەمان پایتەختی ڕۆشنبیری بێ و شارەکەمان شاری داهێنەری ئەدەبی بێ بۆیە ئەرکی خۆمانە هەر کارێ بکەین کە پێویستە بیکەین لە لای ئەو خۆشەویستانەشمانەوە تەنانەت وەرگێڕە جیهانیەکانیشمانێ ناوەتە سلێمانی و ئیستا خانوو خاتونێکی بەڕێز خەریکی وەرگێڕانی سێ ڕۆمانی بەڕێزان شێرزاد حەسەن و هیوا قادر و بەختیار عەلیە بۆ فەڕەنسی کە ئێمە پشتیوانیەکەین ڕۆژانە ئەو چاپتەرانەمان بۆ نێرێتەوە کە وەری گێڕاون کاری زۆر باشی کردووە کۆمەڵێ بەرهەمی تر لە گروپی کەشکۆڵ ئەکرێن بە ئینگلیزی زانکۆی سلێمانی پشتیوانمانە زانکۆی ئەمریکی پشتیوانمانە ناوەندە ڕۆشنبیریەکانی ناوم هێنان یەک بە یەکیان هەمویان بەڕێز و سوپاسێکی زۆرەوە پشتیوانمانن من لێرەوە بۆی کات لە ئێوە نەگرم نامێ لێوە زیاتر بڵێم و ئەو ناوانە هەمووی لە ژووری داهێنەری ئەدەبی و ناوی وڵاتەکان و کەسە بەڕێزەکانی کە لەلایەتیم شاریان کردووە و ئەو کارانی کراون هەمووی باس کراون و تۆمار کراوە ئەتوانین بیخەینە ڕوو ئەوەی گرنگە هەموو تەمەنی شاری داهێنەری ئەدەبیمان لە قەیرانی دارایی و ئابووری و سەربازی و سیاسی و کۆمەڵایەتی و کەلتوری و لە هەمووشی خراپتر کۆرۆنایە بەسەر بردووە 6 پرۆژەمان پێشکەشی یونسکۆ کردووە تاکە شارین لەو 39 شاری دنیا کە هەر شەشیان لەسەر ئاستی نێودەوڵەتی قبول کراوە و لە هەموو وڵاتەکانی دنیا لە یەک کاتا بڵاو کراونەتەوە و وەرگێڕاونەتە سەر زمانە زیندوەکانی دنیا بە تایبەتی ئینگلیزی چینی فەڕەنسی و خۆمان لەگەڵ برای بەڕێزمانە کاک بەریوان هەڵەبجەیی ئیستا خەریکی وەرگێڕانی چەند ڕۆمان و تێگستێکی شێرین بۆ زمانی فارسی کە بە فارسیە جوانەکەی خۆی و بە کوردیە جوانەکەی خۆی خەریکێتی تازەترین بەرهەممان کەوتم ئێمە تەنیا لە بواری ئەدەب وەکو شیعر و چیرۆک و پەخشان و ڕۆمان و نۆڤێت بیشمان نەکردووە ئەم کارە گەورەی ئەنفال یادەوریەکانم لە ڕێگەی هەڵکاریەوە هی دکتۆر عوسمان قادر ئەحمەدە سەرۆکی کوردۆلۆژی زانکۆی سلێمانی کە بە تیراژی 1000 دانە بە زمانی ئینگلیزی و کوردی لەوانەیە تاکە بەڵگەنامەی وێنەیی هێڵکاری بێ لەسەر ئەنفالەکان چونکە وەکو هەڵەبجە نەبووە ڕێی لەناو خۆی عێراق ڕوویە ڕێیان نەیە میدیای جیهانی بێتەوە وێنە و دۆکۆمێنتمان نییە هەموو ئەو دیمەنانی لە 88 بەدەستی خۆی لەناو ئەنفالەکانە وەکو پێشمەرگەیەکی دێرین وێنەی کردوون و ئەوانەشی لە 2007 تا لە بەریتانیا بۆ دکتۆراکەی وێنەی کردوون هەمووی لەم ئەلبوبەیە کۆکراوەتەوە و لە ئایندەیەکی نزیکا خۆی لە بۆنەیەکی شایستەی ئێوەی بەڕێز و شایستەی خۆی و کتێبەکەیە بڵاوی کاتەوە گا بەدەستی ئێوە تازەتری بەرهەممان سەرجەم بەرهەمەکانی بابەتیاری هەمەدانیە هەموو بەرهەمەکانی مامۆستا مارۆف ناسراوە کۆمەڵێ بەرهەمی وەرگێڕراوە بۆ سەر زمانی فەڕەنسی بۆ سەر زمانی ئینگلیزی بۆ سەر زمانی چینی بۆ سەر زمانی کۆری بۆ سەر زمانی تورکی بۆ سەر زمانی فارسی کە پشت بەخوای گەورە بڵاوە بێتەوە ئومێ دەکەم یەکدەست بین یەک ئیرادە بین وەکو لەم ڕۆژە سەختەیە کۆ بووینەتەوە تەحەداکان بگۆڕین بۆ دەرفەت نەهامەتیەکان بگۆڕین بۆ بوژانەوە یەک ڕیز و یەک ئیرادە تەجاوزی ئەو نەهامەتیانە بکەین چونکە دووبەرەکی و ناکۆکیەکان هیچ کەسێ لە مێژووی ئەدەبی ئێمەیە ئەگەر ڕەخنەی لێ نەگرت بێ شانازی پێوە نەکردووە بۆیە گرنگە شانازی و ئەو شتانە تۆمار بکەین کە شانازیان پێوە بکەین گرنگە ناوماڵی خۆمان ڕێخەینەوە یەکخەینەوە زمانی کوردی پەرە پێ بدەین وە سلێمانی هەمیشە لە پێشەنگا بێڵینەوە ڕێم بدەن لە جیاتی هەمووتان سوپاسی زۆری ئەو نووسەر و داهێنەر و توێژەر و خوێندکار و مامۆستایانە بکەم ئەو خوێنەرە بەڕێزانە بکەم کە ڕۆحێکی زیندویان بە سلێمانی بەخشیوە وەوامان کردووی ئێستا کتێبخانەکانمان زۆر کارابن هەزارەها کتێب بەخشین بە ناوەندە زانکۆیەکان و کتێبخانەکان لە دەرەوە و لە ناوەوەی وڵاتە ئەم هەنگاوانە بەردەوامە بن سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ دەقەکانتان بۆ بیرەکانتان بۆ ئازادیە جوانی لە سلێمانی هەیە کە بەردەوام ئاسایشی پێبەخشێ و ئومێ دەکەم یەکریزی و تەبایی و بوژانەوە و ئاوەدانی و گەشە پێدانیشی پێ ببەخشێ ئێوەی خۆشەویستی شاد و سەربەرز و سەرکەوتوو
ويجري قانون ما حاول يكون وقوة الناس فبيسير upaya interaksi seperti awal Bangladesh atau Myanmar dan melakukan ini seperti pada akhirnya bagus. Selalu ada di هذه مثال الصلاة شاشة لكل لأجل سيد المعارض لأجل وجود المعارض لما استيعوا لكن يوم أبو توزن جواب سلمي سياسي مسؤول توزن جواب Serta ilmu